الحمد لله الذي أمر بالإصلاح ونهى عن الفساد، نحمده على فضله وإنعامه. اللهم صل وسلم وزد وبارك على النبي المختار وآله الأبرار وصحابته الأخيار وسلم تسليما كثيرا. وشكو براي إيمان دارم سلامي خواهي قورتها نسر به. خواهي قورة القرآن في روزة فرميت: أي مسلمان وباوردار إيمان داران يا أيها الذين آمنوا. باورداران وإيمان داران ئێوە ماڵی یەکتری مەخۆن بە حرامی، بە بەتاڵی، بە پوچی لە بینی یەکتریە، بەبێ ئەوەی کەوا معاملە و تیجارەتێکی ڕاست و دروست لە نێوانتانە هەبێ. ماڵی یەکتری مەخۆن بە بەتاڵی ئیلا مەگەر لە ڕێگەی بازرگانی و تیجارەتی حەڵاڵە نەبێ. ماڵی یەکتری مەخۆن لە ڕێگای غەش و خیانەت و درۆ دەلەسەوە. ماڵی یەکتری بە فیڕۆ مەدەن و وێرانی مەکەن و ئیفسادی مەکەن بە ڕێگای حرام و تاوان و مەعسیەت. ماڵی دوو ماڵە، ماڵێکی خاسمان هەیە و ماڵێکی عاممان هەیە. ماڵی خاص هەموو کەسێک، هەموو فەردێک ئەوەی خوای گەورە پێی داوە ماڵی تایبەتی خۆیەتی. ئاینی پیرۆزی ئیسلام مەقسەدی سەرەکی پاراستنی پێنج شتە. یەکێک لەوانە حیفزی دینە، حیفزی نەفسە، حیفزی نەسلە، حیفزی عەقڵ و حیفزی مالە. پاراستنی دین و ئاین، پاراستنی نەفسی ئینسانەکان، نەکوژرێن، بە ئیفسادان نەبرێن، زوڵمیان لێ نەکرێ و ستەمیان لێ نەکرێ، نان و ئاویان نەبڕێ. پاراستنی نەفس مەقسوودی سەرەکی ئیسلامە. پاراستنی نەسل وەچە و منداڵ پێویستە بپارێزە لە ئیسلامە. عەقڵ و ژیری، بەکارهێنانی عەقڵ و ژیری هەدەفی سەرەکیە لە پاراستنی ئیسلام. پاراستنی ئیسلام، ئیسلام بە هەدەفێکی سەرەکی دایناوە کە عەقڵ و ژیری ئینسانەکان پارێزراو بێ. اینجا و هەروەها پاراستنی ماڵ و هەندێک زیادکردنی وڵات و نیشتیمانیشان لە پەنا داناوە لە پاراستنی ضروریاتی خەمسە و توانە ستە شەش دانەیە. چۆن پاراستنی دین و نەفس و عەقڵ و نەسل ماڵ پێویستە، پاراستنی خاک و وڵات و نیشتیمانیش پێویستە. بەهەرحاڵ مەبەستمان ئەوەی ئاینی پیرۆزی ئیسلام زۆر داکۆکی لە پاراستنی ماڵەکات. ماڵ و سامان، چ ماڵی تایبەتی بێ چ ماڵێکی گشتی بێت. چونکە هەموو مسلمانێک، هەموو ئیماندارێک، هەموو مرۆڤێک خاوەنی ماڵی خۆیەتی. بۆیە پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێ: كل المسلم على المسلم حرام دمه وماله وعرضه. مسلمانان ئاگادار بن، ئێوە حرامە لەسەرتان، لەسەر یەکتری تەعەدا بکەن، لەسەر ماڵی یەکتری، لەسەر خوێنی یەکتری، لەسەر ناموسی یەکتری. حرامە لەسەر مسلمان، خوێنی مسلمان، ماڵی مسلمان، ناموسی مسلمان. یعنی بیپارێزێ، نەیپارێزێ، تاوانبارە، گوناهبارە. ئازیزان و خۆشەویستان، و هەروەها حتا ماڵی تایبەتی خۆت ئەوەی خوا پێی داوی، ئەگەر ئینسان لە پێناوێ بجەنگێ، شەڕ بکە، ئەوە خوای تەبارەک و تەعالا پلەی شەیدی پێ بەخشێت. لە پێناو ماڵەکەیە، سامانەکەیە، حەقی خۆی لە پێناو نیشتیمانیە. چونکە پێغەمبەر فەرمێت: من قتل دون ماله فهو شهید. هەر کەسە لە پێناو ماڵەکەیە بۆی ماڵەکەی پارێزا بە دیفاعی لێ بکە، بجەنگێ بۆ ئەوی حەقی خۆی بسێنێت، ئەمە بیش کوژێ شەهیدە. بیش کوژێت ئەوەی بەرامبەری کە زاڵم و ستەمکارە بەرەو جەهەنەم ئەینێرێت. ئەمە ئاینی پیرۆزی ئیسلامە. لە پێناو ماڵ و خاک و نەفسە ئینسان پێویستە جیهاد بکا و تێبکۆشێت. ئازیزان و خۆشەویستان، ئەمە ماڵی تایبەتی خۆت، ماڵی عام جاری لێگەڕێن. ماڵی تایبەتی خۆت ئەوەندە گرنگە لە ئیسلامە کە پێغەمبەری نازدار ئابۆ شێوازە باسیەکات. کەسێک هاتە خزمەتی پێغەمبەری خوا فەرمی: یا ڕەسوڵ الله، من ماڵ و سامانم هەیە،
ئەگە کەسە تەحەدای لێ کردم هادە سەر ماڵەکەی داگیر کردم ئەگەر من بیکوشم ئەگەر من بکوشێ پلەی من چییە فەرمی شەیدی فەرمی ئەگەر من ئەو بکوشم فەرمی بەرەو جانمەی نێری ئەمە ئیسلام ئاینی پیرۆزی ئیسلام هەموو شتەکانی بە جوانی باس کردووە تاکە دینێکە حەق و مافی هەموو چین و تەوێژێکی داوە ماڵی تایبەتی خۆت یەکێکە لەو ماڵەی ئیسلام داکۆکی لەسەر پاراستنی ئەکات و بەڵام هەر ئاینی پیرۆزی ئیسلامیش ئەفەرمێت ئەو ماڵەی کە پەیایەکەی کە ئەیکەی بە ماڵی خۆت وریابە لە ڕێگەی حرامە نەبێ لە ڕێگەی دزین و غەش و خیانەتەوە نەبێ لە ڕێگەی سوێندی درۆوە نەبێ لە ڕێگەی ستەم و زوڵمە نەبێ لە یەکێتر چونکە پێغەمبەری خوا تەعیسە عەبد الدیناری و عەبد الدرهەمی ئەمە وەکو دوعاوایە کە پێغەمبەری خوا کردبێتی لە عەبدی دینار و عەبدی دیرهەم پێغەمبەری خوا تەعیسە یعنی بەدبەختە یعنی شەقیە یعنی خراپە قێزەونە ئەو کەسەی بووەتە کۆیلەی دینار ئەو کەسەی بووەتە کۆیلەی دیرهەم ئەو کەسەی کەوا بەڕاستی ئەوەندە عەبدی دنیایە ئەگەر خوا پێی بدا ڕازیە شکرانمەژێریەکە ئەگەر خوا لێی سەندەوە بەڵای هێنا بەسەریا تاقی کردەوە ئەوە بەڕاستی سەقیتە تووڕا بێ پێغەمبەری خوا فەرمێت ئەم دەردە ئەوەندە پیس و گڵاوە و قێزەونە تووشی هەر کەسێک بوو چۆن نەخۆشەکەی ناڕەحەتە هەبوو دەرمانە خوا ماوەیەک باشە بێ دواتر تێئەداتەوە خراپترە بێ ئەفەرمێت ئەم عەبدی دینار و عەبدی دیرهەمە ئەوەندە نەخۆشێکی پیس و قێزەونە ئەگەر ئینسان تووشی بوو ئەگەر هەوڵیش دا خۆی باش بکە چاک نابێت چونکە ئەوەندە زاڵ بۆ بەسەریا دەردەکەی گران بووە چۆن ئێمەڵێن سەرەتان خوا پەناما بە نەخۆشێکی زۆر کوشندەیە ئەم عەبدایەتی کۆیلاتێ بۆ دنیا و مافی دنیا و دینار و درهەم و پۆست و پلە وا لە ئینسانەکان نەخۆشیەکە هەرگیز لە کۆڵی نابێتەوە خوا پەنامان بە بۆیە ئاگامان لە خۆمان بێ ئەوەی پەیای ئەەکەین لە ڕێگەی حەڵاڵەوە بێ لە ڕێگەی حرامەوە نەبێ بۆیە خوای گەورە پێمان ئەفەرمێت ئەی مسلمان و ئیمانداران باوەڕداران ئێوە ماڵی یەکترین مەخۆن لە نێوان یەکتریا بە بەتاڵی و بە حرامی ئیلا لە ڕێگەی بازرگانی و تیجارەتەوە نەبێت إذا خلوت الدهر يوما فلا تقل خلوت ولكن قل علي رقيب ولا تحسبن الله يغفل ساعة ولا أن ما يخفى عليه يغيب ئاگامان لە خۆمان بێ هەمیشە خوا بەڕەقیب و چاودێری خۆمان بزانین فریو نەخۆین بە جوانی دنیا و دەسەڵات و پۆست و پلە و صحەت و عافیەتی خۆمان ئەمانە هەمووی نیعمەت الحسابی لەسەرە خوا غافڵ نییە لەوەی کەوا ئەیڵین لەوەی کەوا ئەیکەین لەوەی ئەنجامی ئەدەین بۆیە هەمیشە خوا بەڕەقیبی خۆمان بزانین اینجا ماڵی عام ماڵی گشتی کە ئەمڕۆ زۆر بەمان وامان لێ هاتووە تەحەدا لە ماڵی گشتی ئەەکەین ئاگاشمان لە خۆمان نییە و زۆرێکیشمان وازانین بەس دەسەڵاتدار و بەس وەزیر و گزیر و بەس گەورەکانی وڵاتە دزی لە ماڵی گشتیەکەن بەڵام زۆرێک لە خەڵکی بەڕاستی ماڵی گشتی بە فیڕۆدا و خۆیشی لە بەڕاستی لێ کەڕ کردووە و لێ ئیهمال کردووە و ئازانێ ئیتر خۆی وەلیە و پیاوی چاکە گەورەی وڵات و دەسڵاتدارانی دز و جەردە و مافیا و ئەمانن بەڵێ ئەوانە بەرپرسیەکە من لە بەڕێوەبردنی وڵاتە لە پاراستنی ماڵی گشتیە بەڵام من و تۆیش ماڵی گشتیمان لەسەرە ئاوەکەتە کارەباکەتە جادە و ڕێگەوبانتە ژینگەتە پارکی بەردەمی ماڵەکەتە بە هەر حاڵ ئەو پۆست و پلەی کە تایەتی موەزەفی لە دائیرەیەکە ئەمانە هەمووی ماڵی گشتیە لە بەردەستی توە ئەبی ئاگات لە خۆت بێ خۆت نەکەی بە شەریف و خەڵک بە ناشەریف سیرکەی پێغەمبەری خوا فەرمێت صلاة وسلامي لسربيا يأتي على الناس زمان لا يبالي المرء ما أخذ منه أمن الحلال أمن الحرام أفرمي الزمان بسر أمتي مناتي بسر مسلمان إيمان دارانا براسي إنسان بيا وجناني مسلمانان
ماڵ و سامان ئەنێن بەیەکەوە وەری ئەگرن نازان ئەم ماڵە لە حەڵاڵە یا لە حەرامە گوێیان لێ نییە ئەڵەن هەر بێت و حەبەلوشی کەین هەر بێت و بیخۆین ئیتر گوێ نادەن ئەمە حەڵاڵە یا حەرامە بۆیە ئازیزان و خۆشەویستانم بەڕاستی حەرام هۆکاری کوێربوونی ئینسانە لە دنیا و لە قیامەتە حەرام هۆکاری هەموو مەشاکیلەکانە سکێک لە حەرام تێر ببێ مناڵێک بە حەرام پەروەردە بکرێ ماڵێ بە حەرام زۆر بکرێ ئەننار ئەولا بهی ئاگری دنیا و قیامەت ئەولاترە بۆی بۆ لە ناوبردن و بە فیڕۆدانی و تێکدانی و بە هیلاک بردنی بۆیە ئاگامان لە خۆمان بێت زۆرێک لە خەڵکی ئەڵێ خۆجا من بۆ ئەوە بپارێزم ئەمە ماڵی دەوڵەتە ئیتر وەزانتی ئەم دەوڵەتە دەوڵەتی ئەو نییە حەقی ئەو ژیانی ئەوی تیان نییە کاکە ماڵی دەوڵەتە هی تۆیە هی منە هی زەیدە هی عەمرە هی مەحموودە هی فەرەجە هی خالیدە هی هەموویەتی نابێ زوڵمی لێ بکەی نابێ پیسیکەی نابێ وێرانیکەی ئازیزان و خۆشەویستان کە زۆر جارەون دەست بە کارەباوە بگرن دەست بە ئاوە بگرن هەر کەسێ لە ئاسی خۆی بەرپرسە و مەسئولە بۆیە ئازیزان و خۆشەویستان ماڵی گشتی خواردنی ماڵی گشتی تاوانەکەی قورسترە لە ماڵی خاص ئیسە من ماڵی کەسێک بخۆم کەسەکە دیارە سبەینی داوای گردن ئازایی لێکم یا گردن ئازاکە یا گردن ئازانەکە هەڵێک دێ بۆ قیامەت لە قیامەتە خوای گەورە سوڵمانەکات ئیتر عمل و چاکانی منی پێدا یا تاوانەکانە خەدە سەر من کە بەڕاستی عملی چاکەم نەبێت ئەمە بینی دوو نەفەرە بەڵام تۆ ماڵی گشتی ئەخۆی تو ئەی بێت و وێرانەکەی فەسادیەکەی تێکی ئەدەی ئەوە تۆ زانین لەگەڵ چەند کەسە لەگەڵ عامەی بەشەریەتە لە کۆمەڵگا و مجتەماعەکەتە بە دەوڵەمەند و فەقیر و هەتی و بێوەژن و داماوە حەق و مافی هەمویانە لایە جا چۆن ئەم هەموو خەڵکە گەردی خۆتیان پێ ئازاکەی ئەم هەموو مافە لەسەرتە بۆیە ئەمڕۆ لە هەندێک دائیرەکانە ئەگەر ڕەشۆ نەدەی بەرتیل نەدەی کارێ بۆ ناکەن ئەمە دزینە لە ماڵی گشتی و هەروەها غەشکردن لە معامەلا کابرای بەقاڵە دوکاندارە غەشەکە دوکاندار و بەقاڵەکان فەلاحەکان جوتیارەکان ئەو زەرعاتەی کە پێ ئەگەین و ئەیخێنە بازاڕەوە بە غەش و بە خیانەتەوە بە دەرمانی خراپەوە هیچ فەرقێکی نییە لەگەڵ ئەو بەرپرسای ماڵی وڵات وێرانەکە و ئەیدزێ و ئیفسادیەکە تۆ لەو بەرپرسە گڵاوتری درۆ دەرەسە لە کار و کاسبی و تەزویراتە ئەمە هەمووی تەحەدای لە ماڵی گشتی کابرای مۆزەف دەوامی خۆی ناکە حەقی خۆی پێ نادا ئەڵە خۆ حکومەت مەعاشەکەم پێ نادا یا لێی بڕێوم ئەمە زوڵمە لە خەڵکی ئەمە تاوانە بەرامبەر بە خەڵکی و ئاست نەکەی بڵێ من تۆڵە لە حکومەتەکەمەوە من لە شوێنەکەی خۆمان دەوامی باش ناکەم ئەو پارەی خۆم حرامە تاوانە مامۆستایەکی مەکتەب مۆزەفی دائیرەیە مرورە ئاسایشە پۆلیسە هەر کەسێکەیە حەقی خۆی بە کارەکەی نەدا تاوانبار و گوناهبارە ئەو کەسانی کەوا ماڵی گشتی لە بەردەستیانایە وەکو سندوقی مەکتەبەکان خەستەخانەکان دائیرەکان مزگەوتەکان ئەوانەی کەوا بەرپرسن لە مڵک و ماڵی دەوڵەت لە شوێنە گشتیەکانە سارەی دەوڵەتە بەردەستیا سەیران و کەیف و سەفای پێەکە بە بەنزینی حکومەت و ماڵی دەوڵەتەوە کاری خۆی پێەکە ئەمە حرامە تاوانە دەمیشی کەرەوە جوێن بە دەوڵات و بە حکومەت و بە بەرپرس و مانەیەدا ئەی تۆ خۆت دزی خۆت زەردەی خۆت ماڵی میلەت وێرانەکەی ئیسحافەکەی خەستەخانەکە سیارەی خەستەخانەکە سیارەی مەکتەبەکە سیارەی ئاسایشەکە سیارەی پۆلیسەکە تۆ پیاسەی پێەکەی سەیرانی پێەکەی ئیتر تۆ خۆت زاڵمی بۆ عیبی خۆت نابینی بۆ تاوانەکانی خۆت نابینی بەکارهێنانی ماڵی گشتی بەڕاستی تاوانێکی گەورەیە أمانته خوا فرميت يا أيها الذين آمنوا لا تخونوا الله والرسول وتخونوا أماناتكم وأنتم تعلمون خيانة مكان الأخوة لبيغمبر ولو أمانتان لبردستان آية أو أنا أمانة من لا أمانة له لا دين له أو أمانتنا بارد الدين وإيمان وأخلاق شينية براسي بويا هرهمومان بشكي خومان ده صلاة براسي تحداك إن مالي قشتي وخوشمان بشريف زاني وخلقش بنا شريف زاني خواه پنامان با بويا آقامان لخومان بيه لماو ساماني قشتي بيه
هەر کەس لە ئێمە بەرپرسە و مەسئولە لە پاراستنی وڵاتەکەیە، دڵسۆزی وڵاتەکەی بە خۆشەویستی ئیمان، خۆشەویستی وڵات، پاراستنی ماڵی گشتی. ئەمە ئیمان و دینە. ئەمە تۆ ئەگەر تۆ ژینگەی وڵاتی خۆت خۆش بێ، دائیرەکەی خۆت خۆش بێ، یعنی میلەتەکە خۆش بێ، میلەتی خۆش بێ، ئیمان و تەواوە، یعنی خوا بەڕقی بەزانی، کار و کاسبەکەی و چاک بکەی. بۆیە پێغەمبەر ئەفەرمێت رحم الله امرأ إذا عمل عملا أن يتقن فيه. رحمتي خوا لو بيا وآفرتي لو مسلمانة لو إنساني ككارك بورديك بجوانيك وخيانتي لناكات. ساعات نوشي بالدوام، ساعات دوام صلاة دوام نما. أي أو خلق داما فقيرة تولى سليمانية لهواي خوتاي كابرا لكدارو قرمان ودي إيش إيره ليرو رابو هولير بو وزارت الدوام نما كاكتو نوهاتي والدوام. ساعات خارجي تمادى سور كرنو بتاعت سور كرنو والله برج خوارديد دعاء الله دوام نما. أما الظلمة أما التاوانة أما خيانة لو ملتيكن شيني موظفين اتر براسي اوي قوري ولاته بربرسي ولاته كاروباري ملتي بدسوي خيانتي ليكاو ما في اخوا الظلم ليكا او اتر اوانا تاوان باري السلكي اوانا كان رشوان كذا ملتيش بويا بيويستا همو لا يكمان خمان ببربزاني هر اوان بقلاو بخراب وبنا شريف نزاني خوش مان اگر كارا كمان خراب بيه ئێمەش تاوانبار و ناشەریفین لەو بوارە کە بەڕاستی خیانەتی لێکەین. ئاگامان لێبێ هەر ئەوە نییە کە تۆ بڕۆی زوڵم لە کەسێک بکەی، زوڵم لە ماڵی گشتی زۆر تاوانەکەی قورسترە لەوەی کەوا لە تاکە نەفەریگەی. پێغەمبەری خوا ئەفەرمێت کابرایەک دانیشتبوو لەسەر ماڵی موسڵمانان، غەزا بوو، کەلوپەلی گیرا بوو، دابەش لەسەر موسڵمانانە. کابرایەک ئەوێ ئەمە هەدیەیە بۆ تۆ، ئەمە هەدیەیە بۆ من. وەکو بەرپرسەکانی ئەمڕۆ ئەو ماڵی گشتی خەڵقەی کوردستان یا مسلمانان بە ئارەزوو ئەم ئەرزە هەدیە بێ فڵانە کەس بۆ فڵانە لۆتی، بۆ فڵانە چەتە، بۆ فڵانە دز و جەردە، ئەوەندە ماڵ بۆ ئەو، ئەوەندە ماڵ بۆ ئەم شە بۆ خۆم، ئەیکەم بە ژەقنەموت و زاری مار بۆ خۆم. ئەمەش بەڕاستی ئەمە هەیە. پێغەمبەری خوامی ئاوا دوان دانیشتبوون ئەیوو ئەمە هەدیە بۆ فڵانە کەس، ئەم شە هەدیە بۆ فڵانە کەس. پێغەمبەری خوا فەرمی ئەڵێی لە ماڵی باوکیانە دانیشتون ماڵ دابەشەکەن، ئەم دوانە کە بەسەر ماڵی میلەتەوە. پیغمبری خواه فرمی صلی الله علیه وسلم والذي نفسي بيده لا يأخذ أحد منه شيئا إلا جاء به يوم القيامة يحمل على رقبته. بوك سياني محمدي بدسته أوي أندازي درزيك لمالي من لدبري للروج قيامة لقردنياتي بوكويبا. پیغمبری خواه فرمی صلی الله علیه وسلم أوي واشتريك سقردنياتي مانقاك بزنيك درزيك حرشتيك. پیغمبری نازدارمان آبم شوازه فرمي من استعملناه منكم على عمل فكتمنا مخيطا إبرة فما فوقه كان غلولا. پیغمبری خوام اگر کسی ئێمە داینین بە گەورەی وڵات بە بەرپرس دەشتێکە ئەندازە یەک دەرزی بتزیە و بشارێتەوە ئەوە غلوی کردەوە، دزی کردووە، ئەوە لە ڕۆژی قیامەتە بەڕاستی یێننی لە گەردنیایەتی لێی ئەسێن و عەزابی توندیش ئەدەن لەسەر ئەو خیانەتە کردووەتی بەرامبەر بە ئەو میلەتە و بەرامبەر بەو گەلەی خۆی. بۆیە بەڕاستی ساڵحان و خواناسانی ئێمە هەمیشە و دائیم ئاگایان لەوە بووە کە چۆن معاملە لەگەڵ میلەتی خۆیانە، گەلی خۆیانە، چواردەوری خۆیانە بکەن. لە پێغەمبەرەوە فێر بوون. ئەگەر گەورەی وڵات خۆی بە مسلمانە زان و ئیماندارە زانێ سەیرێکی حیاتی پێغەمبەری خوا بکە. و پێغەمبەر دەوڵەمەند بوو، بەڵام خۆی فەرموو من حەز دەکەم هەژارێ بژیم. لەسەر حەسدێکی ڕەقی خەوت لەسەر گیانی دەرەکەوت. ژیانی واز دێناوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. خۆ ژیان حرام نییە بەڵام بە حەڵاڵی. ئەم پێغەمبەرە نازدارە ئەوەی شێ بۆی دا بە فەقیر و ژار. جارێ لە جاران پێغەمبەری خوا خەوتە بوو دەنکە خوڕمایەک لە ژێر جلو بەرگەکەیا بوو. ئەو دەنکە خوڕمای خوارد پێغەمبەری خوا زۆر ناڕەحەت بوو پێی. وتیان قومان بۆ خواردی؟ فەرمی وەڵڵاهی ئەتەسم ماڵی سەدەقە بێ و ماڵی سەدەقە بە من حرامە. ئەمە پێغەمبەرەکەی ئێمە بووە. ماڵی بەیتولمالی موسڵمانانە، ئەی گەورەکانی وڵات ماڵی وڵات تەخشان و پەخشان پێکەن بە ئارەزوو بەم لۆتی و بەو لۆتی بەم دەسڵاتدارە و بەم بێگانە چۆن جوابی خوا دەنەوە. ئەمە پێغەمبەرەکەمانە بەم شێوازە تەعاملی کردووە.
حەزەتی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ عەدالەت و نمونەی عەدالەت لە ئیسلاما جارێکی دروست نابێتەوە هاوە نێو زاتە لە ناو جیهانە بە تەواوی ئەم زاتە بە بازار ڕاگەڕا بە شەوا ئاگەڕا بە ڕۆژ ئاگەڕا بۆ ئەوەی کەوا زوڵمێک نەکرێ ستەمێک نەکرێ قەسری پاشایەتی نەبوو قەسری پاشایەتی ئەم زاتە وەکو پێغەمبەری خوا کۆڵانەکانی مەدینە بوو ماڵەکان بوو فەرمووی بە بازارە ڕۆی ئەزان ئەوە خەڵکی کۆبووەتەوە وشترە کرێ وڵاغە خوێ مەیدانی حیواناتە دوو لە ڕووی جەنابتان وشترێکی زۆر قەڵە و چاقی تیا بووتیان ئەوەی کوڕی خەلیفەیە عەبدوڵای کوڕی عومەر زۆر گەورە و جوان بوو حەزرەتی عومەر فەرمی ئەوەی کێوتیان ئەوەی کوڕەکەی جەنابتە قوربان هەموو کاتێک ماساوچی هەیە بەو ناوە وشتری کوڕی خەلیفەیان نەفرۆشت حەزرەتی عومەر فەرمی ئەو وشترە بەرنەوە بەیتولمالی موسڵمانان بڕۆن عەبدوڵاشم بە باکەن بۆ ماڵەوە عەبدوڵایان بان کرد فەرمی عەبدوڵا ئەم وشترە قەڵەوە چاخە لەکوێ بوو وتی وەڵا قوربان ئەوە من کڕیم لە بە زەعیفی و داماوی لە فڵانە هۆز لە فڵانە قەبیلە اینجا خستمە مەرعا ئاوا قەڵەوە بوو فەرمی مەرعای بەیتولمالی موسڵمان فەرمی بەڵێ قوربان فەرمی دەیسێ قەڵەوە بۆی فرۆشی تی بەڵێ قوربان بە پارەی حەڵال کڕیمە فەرمی بەڵێ پارەکەی تۆ حەڵاڵە بەڵام بە لەوەڕی موسڵمانان قەڵەو بووە دەی زەحمەت نەبێ بیفرۆشە و سەرمایەکەی خۆتی لێڵگرەوە 10 دینارە 15 دینارە چەنەکە باقی قازانجەکەی بگەڕەوە بەیتولمالی موسڵمانان ئەمە حرامە بە تۆ بەڵێ کوڕی خەلیفەی جانە کوڕی خەلیفەی بۆیان نەواندووە خواردنی باشیان پێدا بۆیان قەڵەو کردی ئەو بۆش دەفرۆشن ئەمە بە تۆ حرامە ئەمە خەلیفەی موسڵمانان دەی سەری بەرپرسەکانی ئەمە و کوڕی بەرپرس و کچی بەرپرسەکانی ئەمە کە لاف و گەزاز بە ماڵی میلەتەوە لێدن خەڵکیش نان لێ بیخۆ کە باسی ئیسلام جێگەن وەک سەگ ئەڕچێنە بەرامبەر بە ئیسلام ئەمە ئیسلام و پەروەردەی ئیسلامە ئەوشە پەروەردەی تۆ و سەقەتی تۆیە بەرامبەر بە میلەتەکە حەزەتی عومەری کوڕی عەبدولعەزیز خەلیفەی پێنجەمی ئیسلام کە کۆ هەبووە مۆمی دا ئەگیرچان بۆ باس و خواسی ئوموراتی حکومەت و گشتی بەڵام کە هاتە باسی خۆی و خانەوادەی خۆی مۆمەکە و چراکەیە کوشاندووە ئەیانوو قوربان بۆ فەرمی ئەمە تایبەتی بەیتولمالی موسڵمانانە ئەم مۆمە ئەم چرا بە ماڵی موسڵمانان هەڵئەگیرسێ و داگیرسێت ئەم باسەش باسی موسڵمانان بێ قەینا بەڵام کە باسی عومەر و ئالوبەیتی عومەری کوڕی عەبدولعەزیز بێت حرامە بە ئێمە کە لە ماڵی خۆمانە تایبەتی خۆمانە بەکاری بێنین ئەی قوربە سەر ئێمە کە ماڵی گشتی بەکارین و گوێی نادەینێ ماڵی دایرەیە ماڵی حکومەتە ماڵی دەوڵەتە ئاوە کارەبایە بە فیڕۆیە دەین ماڵی دەوڵەتە قوربە سەر ئەو دەسەڵاتدارەی ماڵی میلەت قورزە قورتەکات و ئیخوات و بە هەموو شێوازێک وا ئەزانە ئیتر تەواو هەموو هی خۆیەتی ئالوبەیتی خۆیەتی مناڵی خۆیەتی ئیتر ئەو میلەتەیش ئەمرێ لە برسا چی بەسەر تێت چاوچڕی دەرەهاو چۆن جوابی خوا دەنەوە ئێمە خوامان هەیە ئێمە ئەو زاتی خوامان هەیە ذاتی الله فرعون و قارون و نەمرودی بەناخی ئەرزا برد و لە ئاواخنکاندی و وێرانی کردن ئیتر ئەوەی کە لەمڕۆدا هەیە ئەوانەی کە سەرمایەدار و دەوڵەمەند و مەسوول و بەرپرسن هیچ چانەوەی قارونیان نەبوو هیچ چانەوەی فرعون دەسەڵاتدار نەبوون هیچ چانەوەی نەمرودیان نەبووە کە بەڕاستی دنیای داگیر کردبوو خۆشی بەخوا ئازایی نەعوذ بالله چی بەسەر هاو بە تەحەدایەک خوا بە مێشولێک ناویبن بۆیە ئازان خۆشەویستان ماڵی گشتی پاراستنی واجبە سەر گشتمان هەموو لایەکمان سەهم و جزء و بەشێکی ماڵی گشتیمان لەلایە پێویستە احتیفاظی بێ بکەین بیپارێزن خوا لە هەموو لایەکمان ڕازی بێ خوای گەورە عاقبەتمان بەخێر بگێڕا خوای گەورە گوناه و تاوان و خراپە و دەست درێژی لەسەر ماڵی خاص و ماڵی عام پارێزرامان کە خوا لە حرام نامان دەی خوا لە تاوان نامان دەی خوا بەسەی بە حاڵمانە بێتەوە بە ئیمان و بمانژێنە بە ئیمانمان بنە بە ئیمان و زندمان کەرەوە لە دەرد و بەڵا و مصیبەت و ناڕەحەتی خۆمان و خانەوادە و ماڵ و مناڵ و وڵاتمان پارێزراوکە ئەوانەی داوای دوعای خێران لێکردین خوایە ئەگەر گرفتیان هەیە مشکیلیانە خوا بەیان چارەسەرکە نەخۆشیان هەیە خوا شیفای عاجل و پلان بۆ بنێرە منداڵیان هەیە منداڵی ساڵحیان بەرێ مناڵی هەموو لایەکمان ساڵەکەی خوا بەسەوی بە کەسانی داماوی تەسکی و تاریکی ناوگۆڕمانە بێتەوە زبانمان سابت کەی لە وەڵامی فریشتەکانی ناوگۆڕە خوای عاقبەتمان بەخێر بێڕی
خوای عاقبەتمان بەخێر بێڕی خوای عاقبەتمان بەخێر بێڕی خوای لە سوءی خاتیمە لامان دەی خوایە عاقبەت شەڕمان نەکەی خوایە نەمانکەی بەدەسەڵدارێکی زاڵم مستەمکار خوایە هەمیشە و دائیم عادل بین دادپەروەر بین حەڵال خۆر بین دوور بین لە حەرام پەروەردگارە خوایە خۆمان و ماڵ و منداڵ و وڵاتمان لەسەر حەرام پەروەردە نەکەین لەسەر حەڵال و لەسەر ڕازگۆیی و لەسەر ئیمان و عەقیدە و بیر و باوەڕی چاک پەروەردەیان کەین پەروەردگارە دێتەپاڕێنەوە ئەوانەی کە قازانجیان بۆ وڵات و نیشتیمانمان هەیە بۆ دینمان هەیە خوای بەرقەرارەکەی ئەوەی زەرە لە دینمان لە ئەخلاقمان لە خاک وڵات و نیشتیمانمانەدا ئەم وڵاتە بەرەو ئیفسادە بە ئیفسادی عەقیدەی و ئەخلاقی و ئابووری خوایە ئەوەی کەوا نانیان میلەتەیە بڕێ گاڵتە بە میلەتەیەکە خۆی و ئال و بەیتی تێرن و خەڵکی برسیەکە یا ڕەبی خوایە ئەگەر شیاوی دایەتەی دادی ئەگەر شیاوی دادنێ خوایە عالیە سافی لەها خوایە ژێرە ژووران کەی خوایە تۆڵە و ئینتیقامی میلەتیان لێ بسێنی خوایە حەقی ئەو جەرگ سووتانەی میلەتیان لێ بکەیتەوە کە زۆرێک لەو میلەتە بەهۆی برسێتی و ناڕەحەتیەوە ئەناڵێنێ ئەوانی لە هایلایف و بە باشترین شێواز خۆیان و خانەوادیانەشین خوایە لێیان قبوڵ مەکەی خوایە لێیان قبوڵ مەکەی لە نەمرود و قارون و فرعون و هامان و ئەبوو جەهل قبوڵ نەکرد خوایە لە ئەم ئەبوو جەهلانیش قبوڵ مەکەی خوایە لە دەپاڕێنەوە دوعاکانمان قبوڵکەی خوایە بارانی بەڕەحمەتمان وبارێنە خوایە وڵاتمان ئاوەدان کەرەوە کوردستانمان پارێزاوکە لە هەموو فیتنە و لە هەموو ئاشوبێک لە هەموو ناڕەحەتێک لە هەموو زاڵمێک لە هەموو ستەمکارێک لە هەموو حەرامخۆرێک یا ڕەبی خوایە لە دەپاڕێنەوە ئەو دراوسیانەمان کە وڵاتمان سوت ناکەن وێرانیەکەن خوایە لیان قبوڵ مەکەی خوایە جێش و جاشیان تێک بشکێنی بەسەرێکە خوایە بەزەی بە مسلمانانی غەزە و فەلەستین و کەشمیر و سین و بۆر بابێتەوە خوایە لەو هەموو زوڵم و ستەمە کافر لیانەکە خوایە کافر لە کافری قبوڵ مەکەی خوایە فریای مسلمانانەکەوە ڕەحمیان پێ بکە ڕزگاریان کە خوایە یەهود و گاور و جوولەکە وڵاتی مسلمانانی وێران کردووە تابێت قودس و غەزە خوایە لە یەهود و گاور و جوولەکە قبوڵ مەکەی خوایە جێش و جاشیان تێک بشێنە بەسەرێکە خوایە فریای مسلمانانکەوە یا ڕەبی خوایە لە دەپاڕێنەوە ئەوانەی خزمەتم شریعەتەکەن خزمەت بە ماڵەکانی تۆکەن ماڵەکانی تۆ ئاوادانەکەنەوە بە تایبەت ئەم مزگەوتی ئێمە لە بەردی بناغەوە تا یەوم القیام خزمەتێکن خوایە لێت ئەپاڕێنەوە بیرژێنە بەسەرانە بیکە کەشتی نەجاتیان مای عیزەتی دین و دنیایان مای شیفای نەخۆشیان مای پاراستنی عیرز و ناموس و ماڵ و منداڵیان لە دنیا و لە قیامەتە آمین آمین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين